هۆکاری هۆگربوون چییە؟ بەڵێ خەڵک بۆ هۆگر دەبی؟ دەستخۆشی بەنامەکەتان لێ دەکەم. طبعاً ابن خلدون کە بە مؤسسی کۆمەڵناسی دادەنرێت لە لای عەرەبەکان با بڵێن، لە لای غەرب ئۆگەست کۆنت بە مؤسسی دادەنرێت، قسەشی زۆر جوانی هەیە. ئەو پێوەیەکەوە گردبوونەوەی ئینسانەکان ئەسڵەن کۆبوونەوەی ئینسانەکان لەبەر دوو هۆکاری سەرەکیە. یەکەمیان ئینسان ناتوانیتن هەموو پێویستیەکانی خۆی جێبەجێ بکات بەتەنێ، لە بۆی ئەم بتەمە پێویستیەکانی کۆمەڵایەتیە ناتوانن پێویستیەکانی خۆی جێبەجێ بکەن. دووەمیشیان ئینسان دەترسێ، ترس لە دیاردە سروشتەکان، ترس لە ئاژەڵەکان، ئەو دوو شتەوەی کە دێ مرۆڤەکان بێنەکەن یەک. کە مرۆڤەکان هاتنە لای یەک شتێک ڕوودەداتن، ئەویش بریتە لە هاوشێوە بوون لە ڕەفتار. طبعاً هاوشێوەبوونی 100% نییە، بەڵام هەمیشە مرۆڤ بە دوای ئەو کەسەیدا دەگەڕێتن کەوا ڕەفتاری لەگەڵ ئەو هاوشێوەیە. عەرەب مەسەلەیان هەیە دەڵێ یوقاس المەرء بقەرینیه. ئەگەر ئەمن و مامۆستا هاوڕێ بووین، یعنی ئەمن و مامۆستا سیفەتمان وەکو یەکە، ئەگەر ناتوانین با بڵێن هاوڕێ بین، دەبی ئەمە یەک جۆر بیرکردنەوەمان هەبی، یەک جۆر شتمان حەز لێبی پێکەوە، حەزمان یەکی وایەتمان هەبی، لەوەیەوە دەتوانین ببینە برادر. ئەگەر نە بە فترە چیکەم چەند ناخۆشێک دەکەوتە نێوانمان و بینمان تێک دەچی. جاری وا هەیە ئەو هاوشێوەبوونە زیادە ڕۆیی دەکات. ئەو هاوشێوەبوونە لە تەقلید دەبتە تەقەموس، دەبتە بەرجەستەکردن، لە لاساییکردنەوە دەبتە بەرجەستەکردن، ئەوەندە زۆر دەڕواتن دەبتە هۆگربوون. وی لێدێ ئەو شخصە هۆگر دەبی بە شخصی وەکو ئوستاز ئاماژەی پێکرد، جامەرز نییە ئەو شخصە لە ڕەگەزی جیاواز بی، جاری وا لە ڕەگەزی خۆتە، جاری وا لە ڕەگەزی جیاوازە، جاری وا هەیە با بڵێن نێوان منداڵ و دایکە، جاری وا نێوان باوک و کوڕە. ئەو ڕستەی زۆر دەبیستین با بڵێن لە کۆمەڵگایمە بە فڵان کەس ناژین، ناتوانم بەبێ فڵان کەس ناحەوێمەوە، ئەو بمری ئەم نیش دەمرم. ناوە نییە، ئەو بمری شێت نیە تو بمری. لەوەیە ژیان بەردەوامە بەبێ ئەویش دەتوانی بژی. ئیدی ئەوە بە کورتی ئەگەر با بڵێن لەبەر هۆگربوون پەیدا دەبی یاخود کو دروست دەدا، کو دروست دەبی لەناو کۆمەڵگەی مرۆڤایەتی. ڕاستە مامۆستا سەردار، ینی هۆگربوون هۆکاری هەیە. مەسەلەن ئێستا کچێک کە دەبینی تەماشا دەکەی هۆگری کوڕێکە دەڵێ ناتوانم وازی بۆ بێنم. ئەوە بەڕێی تو چی وا دەکا ئەو کچە مەسەلەن بۆ نمونە هۆگری ئەو کوڕە وایە؟ مامۆستا کازان خۆشحاڵم کە لەگەڵ جەناب لەگەڵ مامۆستا سعدم لەو بەرنامە جوانە. هەڵبەتە بابەتێکی زۆر گرنگە، بابەتی مەسەلەی پەیوەستبوون هۆگربوون. مرۆڤ هەر لەگەڵ کە لە دایکە بێ وابەستەی چەند پەیوەندیەکە، بەتێبەتی پەیوەندی خێزانی هەیە، هەر لە دایکە بێ لە خێزانێک لە دایکە بێ، دایک و باوکەکە ناسێ براکانی خوشەکانی ئەوە وابەستەیەکی خێزانیە. باشە دواتر کە ئەو منداڵە گەورە دەبێت دیسان کۆڵان و کۆمەڵک هاوڕێ لێ بۆ دروستە بێ، ئەو وابەستەیە یان ئەو هاوڕێتی ئەو تێکەڵابوونەشتێکی ئاساییە، بەڵام کاتێک کە نەئاسایی دەبێت کە دکتۆر باسی کرد، بۆ نمونە ئەو کەسە وا دەکات یعنی بۆ نمونە زۆر بە توندی هۆگری کەسەکە بێ، کەسێک کە بێ ئەو ناژیم، بێ ئەو ڕێناکەم، بێ ئەو ناخۆم، بێ ئەو ناڕۆم، ینی ئەو کاتە بەڕاستیە کە وەچەرخانەکە یعنی گەیشتە ئەو حاڵەتی کەسەکە تند وابەستە و هۆگری کەسەکە بوو، ئەوە نایاسایەکەیت. گەرە لە ڕاستیدا بەخۆی وابەستە بوون و یەکتر خۆشویستن و تێکەڵاو بوون حاڵەتێکی ئاساییە، بەڵام کاتێک کە نائاسایی دەبێت کەسەکە بیرکردنەوەکەی وابێ کە من ناتوانم بەبێ فلان بژەم، ناتوانم بەبێ فلان بڕۆم، ئەوە گرفتەکەی لێرانە.